بسم الله الرحمن الرحيم. بارزان واجاريك تريجي من خدمتان من دكتور ديار احمد قصاب رايشكاي نشترگەری کۆندامی هەرس و ناوسکبینی لە تاوەی تەندروستی سمارت. جای ترین من خدمتان لە زنجیرە بەرنامەکانی ڕۆژوو تەندروستی و چەند ڕۆژێکە موسڵمانان بە ڕۆژوون و وەکو لە سەرەتایە باسمان کرد ڕۆژوو کە فرسەتێکی زۆر بە بەها و گەورەیە خۆی گەورە و هەدیەگایەتی بە مرۆڤایەتی کە بتوانێت لاشەی لەم مانگەیە جارێک تری عادە نەزەر بکاتەوە، جارێکی تر خۆی تازە بکات و خۆی نوێ بکاتەوە. ئۆرگانەکان، سیستمەکان، سیستمی بەرگری، کۆندامی هەرس، کۆندامی هەناسە، دڵ و بۆرەکانی خوێن و تا دوایی. و ئەمە بەرەو کۆتایی ڕەمەزانە چین بە ئیزنی خۆی گەورە. خۆمان زانین لەم کە ڕەمەزان مانگی عیبادەتە بە تایبەتی دەرشەوی ئەخیر و کە موسڵمانان شەو نوێژیەکەن، شەو نوخۆنیەکەن تا بانی دانیشن تا بکاتی نوێژی بەیانی کە ئەمە بێتە هۆی زیاتر جارێکتر ئیعادەی تەنزیمی ئەو ساعاتە بالۆجی کە لە سەرەتاوە باسمان کرد. بۆیە موسڵمانان پێویستە کاتێک کە بە ڕۆژوە بن، ڕۆژەیەک تەندروستە بن، بەڕاستی تعلیمە نەبەویەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە ئامۆژگاریمانەکە لە چۆنیتی ڕۆژوگرتنە ئەم تعلیماتانە جگەلەوەی کە لایانی دینی و ئیمانیە ڕاستی لایانی تەندروستیشە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يفسق وإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم. أفرمي كاتي كي تو بروجوي هني حركات نابكي، هني خويلاكردني نفسي و دروني نابكي. تنادى قال لك يا إخوانا خاصة خسرشي بيوتي حتى جنيشي بياي نابي والله بيتو الزور لسر خوبي بلي إني صائم من بروجو. جاري وهي إمام مسلمانان كتهلاك بين ناڕەحەتین بە بنەی ڕۆژەوە بە تایبەتی لە ئاخێرە هەنێکمان ورەمان نزمە، هەنێکمان یعنی هەر لە بیدایەتەوە قەراری ناوە کە ئەم مانگە بە ڕۆژوو بێت. ڕاستی ڕۆژوو 14 سعات بێ، 15 سعات بێ، 16 سعات بێ، مرۆڤ توانێت بە ڕۆژوو بێت. چۆنەوەی کە ئەم ڕۆژووی دانەوە خاڵقی مرۆڤە خۆی زانێ کە چ لە مەسڵاتیاتی. تەنانەت هەنێ وڵات تەسەوورکەن لەوانە نزیکی 20 سعات بە ڕۆژوو بێ، هیچ زەرەر نایە لەگەڵ لاشۆ تەندروست بێ، لەبەرەوە ترسی نایە بڵێ وەڵام من هەر بیرکێتەوەکەی بانگاوەکەی بشکێنم. لەم شتانەیە کە ڕوئەیە جاری وایە ئینسان تووڕابێ. تووڕەبوون جگەلەوەی کە گۆڵای خۆمان ڕۆژوگە بەتاڵە بێتەوە و ناڕەحەتێکە و ئەجرەکەی کەمە کات و ڕازی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەنێ ڕۆژوان هەیە تەنها برسێتی تونێتەکەی وەمێنێتەوە، واتە ئەجرەکەی دەست ناکەی بۆ چوو قسە بە خەڵک لە خەڵک تووڕابێ و لە معاملە ناڕێکە و تا دوایی. ئەمە جگەلەوەی کە ئەجرەکەی کەمە بێتەوە لە لایەنە ئاینیەکەوە لە لایەنە تەندروستیەکە شۆ زەرەرەکە. ڕۆژووی تەندروست ئەبێ ڕۆژووە بێ کە تۆ فشاری تەندروستی و نەبێ. لە کاتی ڕۆژوە ئاماژەمان پێیە لە سەرەتاوە وتمان هۆرمۆنەکان ئیعادەی تەنزیمە بنەوە. هۆرمۆنەکان ئینسۆلین، گلوکاگۆن، ئەمانە هەمی تەنزیمە بێتەوە. ئەمانە تەنزیمی ژیانی مرۆڤەکە کە بە تەندروست بژی. بۆ نمونەیەک لەوانە گلوکاگۆنە کە هۆرمۆنێکە ئەبێتە هۆی دروستکردنی گلوکۆز، ئەچێتە سەر جگەر ئەوێ لە ئەو مەخزانەی هەیەی لە گلوکۆز بێنێتە ناو خوێنەوە چون ئینسان ناخۆ گلوکۆزی نییە، مادەی گلوکۆز کە جۆرێکە لە شەکر. ئەوەی تەڵەن جگەریش خۆ بەشی زۆر ناکە بە چەند ساعاتێکە، دوایەوە ئەچێتە سەر چاوری، ئەچێتە سەر چاورێکە لە چاورێکە گلوکۆز دەرێنێ بۆی بیکا بە وزە و پێی بژین. دوای فەتریش کیتۆن دروستەکە. بیستومانەکەیەکێڵێ من وەڵا ڕێجیوی کیتۆەکەم، کیتۆن دروستە. ئەمانە هەمووی وا لێکە کە تەندروست لاشەکەت بە زیاتر تەندروست بێت. بەڵام لە کاتی تووڕەیە هەموو شتەکە تێگەچێتەوە. ئەو نیزامی کە ڕۆژەکە بۆی داناوی لاشە و تەندروست بێت تێگەچێتەوە، چون لە کاتی تووڕەیە هۆرمۆنی ترە ڕێژێ، ئەمانە ناڕێژێ، هۆرمۆنی هایدرۆکۆرتیزۆن زیاکە و هەروە ئەدرینالین زیاکە. ئەم ئەدرینالینە پێویستی بە تاقەی زۆرتر هەیە، لەو تاقەیەی کە حسابی بۆ کراوە لە نیزامە ڕۆژوەکەیە. ئەم ئەدرینالین زیایە ئەبێتەوەی گلوکۆز زیاتر دەکات، چێتە سەر گلایکۆجینی ماسولکەکان هیلاکەکە وەڕاتی دەستیە کاتە سەر مێشک، کەواتە هەم ئەبێتە هۆی تێکدانی نیزامەکەی کە لە بیدایەتی مانگەوە بۆی تەنزیم کردووی، هەم ئەبێتە هۆی تێکدانی لایەنە دەرونیەکە و تەسیرە کاتە سەر مێشک. کەواتە بۆ ئەوەی کە ڕۆژەیەکی تەندروستبی پێویستە جگەلەوەی کە خواردنەکە و تەنزیمەکەی، یعنی تۆرەوە نییە لە بایۆنان ناخۆیت ئێوە دەستی لە بکەیتەوە چی دەستەکەی بیخۆی، نەخێر. تەنانەت پابەند بین بە ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرخۆیی تووڕە نەبوون، هەروەها لە چاکردنی دەروونمان بەبەخشین، بە لێبوردن،
چاکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان، سەردانی کۆمەڵایەتی، ئاشکردنەوەی ئەوانەی کە لێمان عاجز بوون. ئەمانە هەمووی هۆکارێکن، جگە لە هۆکارە هۆرمۆنی و فیسیۆلۆجیەکە، هۆکاری دەرونین بۆ ئەوەی کە ڕۆژەکەمان تەندروست بێ و لاشەمان تەندروست بێ. داواکەین لە خوای گەورە ڕۆژەکانمان لێ قوبوڵکە، عیبادەتەکانمان لێ قوبوڵکە و بەهشتی بەرین شادمان کاتەوە. خوای گەورە هەموو لای پارێزێ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.